خەڵکی ئیسرائیل ڕۆژی یەکشەمە ئەو کەسانەی کە لە هێرشەکانی حەماسدا کوژرابوون لە ڕێو ڕسمێکی ئاینیدا نێشتیان و لە دەمێکدا گوڵان خستبۆ سەرتەرمەکان و لە ئاڵای ئیسرائیلیشدا پێچابوویانەوە. دەوری 1300 کەسی ئیسرائیلی لە هێرشە لە نەکاوەکانی شەڕکەرانی حەماسدا کوژران. لە هەمان کاتدا سەرۆکوەزیری ئیسرائیل کابینەی تەنگەتاوی بۆ یەکەم جار لە ڕۆژی یەکشەمەدا بەرفرەوان کردەوە و دەڵێت یەکێتی نیشتمانی پەیامێکی ڕوونی هەم بۆ نێوخۆ و هەم بۆ دەرەوە نارد لە دەمێکدا وەک خۆی دەڵێت لە ناوبردنی حەماس لە غەزا هەروە چڕتر دەبێتەوە. من شەرکەرە باشەکانی خۆمانمان بینی ئەوانەی ئێستا لە بەرەی پێشەوەدان دەزانن کە وڵات هەموو پشتیوانی ئەوانن لە ڕادەبەدەری قورسبوونی ئەرکەکە تێدەگەن و ئامادەن هەر کات دێوەزمەکان خاشەبڕ بکەن ئەوانەی خەریکن ئێمە دەکوژن. حەماس پێی وابوو ئێمە لە ناو دەچین بەڵام ئەوە ئێمەین کە حەماس لە ناو دەبین. خزمەتگوزاری تەنگەتاوی ئیسرائیل بە ناوی زاکا بە ئاژانسی ڕۆیتێرزی گوت تەنیا لە نزیک سنووری کەرتی غەزا کە هێرش بۆ سەر کۆمەڵگاکانی ئیسرائیل کراوە نزیکەی 100 تەرمیان دۆزیوەتەوە. لەلایەکی دیکەوە کەسانی بریندار بۆ نەخۆشخانەکان لە کەرتی غەزا دەگوازرێنەوە لەو کاتدا ژمارەی کوژرا و بریندار هەروە زیاتر دەبن. ڕێکخراوی تەندروستی جیهانی داوای کرد دەست بەجێ یارمەتی مرۆڤایەتی بۆ کەرتی غەزا بنێردرێت و هۆشداریش دەدا کە گەمارۆدان و بۆمبارانی ئیسرائیل سیستەمی تەندروستی ئەو ناوچەی خستۆتە قۆناغێکی گەلێک مەترسیەوە. دکتورێک لە نەخۆشخانەی ئەلەقسا دەڵێت دەگەڵ ئەو پەڕی کەمی کەرەستەی دەرمانی ڕوبەڕوون. لەم نەخۆشخانەیەدا ژمارەیەکی زۆر بریندارمان بۆ هاتووە کە زیاترن لە ژماری تەختەکانی نووسن ئەوەی لە توانای ئێمە بەدەرە بۆی ئێمە بریندارەکان لەسەر عەرز و ڕاڕەوەکان چارەسەر دەکەین. ئەوە دۆخێکی زۆر مەترسیدارە. لە ئاکامی بۆمبارانەکانی غەزا لەلایەن ئیسرائیلەوە زیاتر لە 2300 کەس کوژراون کە ئەمەش بە جۆرەی کاربەدەستانی تەندروستی غەزەیە. لە هەمان کاتدا کوژراوانی ئیسرائیلی بەهۆی هێرشەکانی شەڕکەرانی حەماس لە حەوتوی ڕابردوودا لە سەرووی 1000 کەسن. سەلاح پیرۆتی دەنگی ئەمریکا.